ئێستا ئێمە لە کەمپی غازرین دیارە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان ڕوو لە کەمپی غازر و لە کەمپەکانی تریش دەکەن هەروەک دەبینن ئەمە ژمارەیەکی زۆری هاوڵاتیانن لێرە سڕیان گرتووە بۆ ئەوەی مۆبایلەکانیان شەحن بکەنەوە دیارە لێرە لە هەموو شوێنە کارەبا بە شێوەیەکی مەزبوط نییە هەروەک دەبینن ئەمانە هەمویان ڕەنگە 2 سعات 3 سعات چاوەڕێکن تاوەکو سڕیان بەردەکەوێت بۆ ئەوەی مۆبایلەکانیان شەحن بکەنەوە. ئێستا دەچینە لای ئەو هاوڵاتیە بزانین ئەوان چۆن چەند کاژمێر چاوەڕێ ئەوە دەکەن کە مۆبایلەکانیان شەحن. سڵاو دەبێت. سلام سەرچاوم کاکە. والله بۆ شاحنە مۆبایل کاکە. ئەرێ والله کارەب نییە ئاو نییە ئەرێ والله بەعنی حالە باش نییە. ئێوە بە سڕە مۆبایلتان شەحن دەکەن؟ ئەرێ والله ڕۆژانە چەند سعات لێرە چاوەڕێ؟ 2-3 ساعات کارەب نییە دەرێ ئەو جەماعەت عەندکم کارەب دەرێ کارەب نییە ئەگە کارەب لە خێمایە کەس نایێت لەورە. پێداویستەکانی تر وەکوون گاز نەوت نا نییە چش نییە. لێ ئێستادا بە پێی زانیاریەکان نزیکەی 20,000 خەڵک لەنێو ئەم کەمپە نیشتەجێیە و ڕۆژانە خەڵکێکی زۆر ڕوو لەو کەمپە دەکا و لێرەشە وەک ئەبینن کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی نێو کەمپە هاتوون شت بکڕن دیارە ئەمان لە نێو کەمپەکەشە هاوکاریان دەکرێت ڕێکخراوەکان هاوکاریان دەکەن بەڵام بەشی خواردنی خۆیان ناکا بۆیە ئەوەی کە پێویستیانە دێن لەم بازاڕە بچووکە کە لە ئێستادا دروست کراوە یاخود ئەوانەی کە کاسبکاران بۆ خۆیان لێرەیان شتیاندانەوە بۆ ئەوەی شتەکان بە نرخێکی هەرزانتر بدەنە خەڵکی نێو کەمپەکە. عیبینی وارەگە دەڕۆینی ئەمە یارمەتی خەڵکەی دێنەوە. بازارتان هەیە خەڵک ئاوارەکان پارەیان پێشتان لێ بەخوا عیبینیە ئەوانی پێیان جەمە ئێمە تا پێمان کرد یارمەتیان دێنەوە هەیە هیچ وێ نیەتی جارەیە خاترەوان نەگرین و بەکەمتر خاتریان نەگرجەهێنیەوە بلاشیان لێ پێ خێریان پێەکەی زۆر زۆرتوان هاوکاریاکەن زۆر گوناحە. لە سنووری پارێزگای هەولێر لە چەندین کەمپی جیاواز پێشوازی لە ئاوارەکانی ناوچە ئازادکراوەکان دەکرێت و لە ژێر خێمەکان نیشتەجێ دەکرێن و لەلایەن ڕێکخراوەکانیش پێداویستیەکانی خواردنیان پێدەدرێت بە پێی زانیاریەکانیش پێدەچێت ژمارەیەکی زیاتر ئاوارە ڕوو لە هەرێم بکەن و زۆربەی ڕێکخراوە جیهانیەکانیش لە نزیکەوە چاودێری ڕەوشەکە دەکەن و دەڵێن پێدەچێت لە وەرزی زستاندا ڕەوشی ئاوارەکان بەرەو خراپی بڕوات. ئاراس عەزیز کەناڵی پێیام کەمپی خازر.